هەرچەندە بە فەرمی وڵاتی ئەڵمانیا لە دوای ڕووداوی کوشتنی سۆزانە ئەو کچە 14 ساڵەی کە لەلایەن کەسێکی بەڕەگەز کوردەوە کوژرا بڕیاری نوێی لەبارەی پەنابەرانەوە دەرنەکردووە، بەڵام دەوترێت ڕەنگە لە ئایندا سیاسەتەکانی ئەڵمانیا بەرامبەر پەنابەرانی عێراق بە تەواوی بگۆڕێت. لە کاتێکدا پێشتر ئەڵمانیا یەکێک بوو لە وڵاتانەی بەلێشاو پەنابەری عێراقی وەرگرتووە. بوون هاوڵاتیان کە ڕۆشن بەرە وڵاتانی ئەوروپا ئەوان بە دروشمی بە خێربەی پەنابەران باوشیانە کردەوە بۆ پەنابەران و بۆ هاوڵاتیانی عێراقی و بۆ هاوڵاتیانی سووری، بەڵام بەداخەوە کۆمەڵە ڕوودا و ڕووداوی نەخۆش لەلایەن پەنابەرانەوە ڕوئەدا مەدەور و تەسیریە بێ بەدەر لە ناو هاوڵاتیان وەکو حکوومەتەکانیش خۆشیان بۆ پێدانی مافی پەنابەری و بۆ لێسەنەوەی جواب لە هەندێک پەنابەر ئەوانەی کە گومان و کێشەیان هەبووەوە لە ڕابردووە ئەمانە هەمووی دەور و تەسیرێ بێت. لە ئێستادا ئەو ڕووداوە لە نێو میدیاکانی ئەڵمانیا باس و خوازی زۆری لەسەر دەکرێت. هەموو خەڵکی وڵاتەکەشی نیگەران کردووە. چالاکێکی بواری پەنابەران دەڵێت ئێستا بە فەرمی پەرلەمانی ئەڵمانیا و حیزبەکانی وڵاتەکە هیچ قسەیەکیان لەسەر ئایندەی پەنابەران نەکردووە، بەڵام ڕوودانی ئەو کێشەیە لە داهاتوو یەخەی زۆربەی پەنابەران دەگرێت. ئەمە نازانانی وەڵامی ئەم شتچکە ناکرێت پێشتاکان بکەوین لەبەرەوەیەکەت باسشم کرد ئەمە پێویستی بە بڕیاری پەرلەمانەوە پێویستی بە مێرکڵا بۆ بڕیارێکی چارەنووس بڕیاری خودی دەمداتوە ئەنگێلا مێرکڵا بۆی بڕیارێکی چارەنووساز بدەن لەم بارەیەوە. بەوتەی پۆلیسی ئەڵمانی ڕۆژی چوارشەمەی هەفتەی ڕابردوو پەنابەرێکی عێراقی بە ناوی عەلی بەشار کە تەمەنی 20 ساڵە لە شاری ماینتس لە نزیک فرانکفۆرت دەستدرێژی سێکسی کردوتە سەر کچێکی 14 ساڵ بە ناوی سوزانا فیلدمان و دواتر کوشتوویەتی. عەلی بەشار لە ساڵی 2015 لەگەڵ خێزانەکەی کە 8 کەس بوون چوونەتە ئەڵمانیا و پاش ئەنجامدانی ئەو تاوانەش گەڕاونەتەوە هەرێمی کوردستان و ئەو ڕووداوە لە میدیای ئەوروپی و بەتایبەتیش ئەڵمانیادا دەنگدانەوێکی گەورەی هەبووە. ڕامی ڕوسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.